وەکو دەردەکەوێتە و پەتایی پێشتر پارتی دەسەڵاتداری تورکیای گرتەوە. ئێستا تووشی گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتە بوویەوە. هەر لە دەست لە کارکێشانەوەی پەرلەمانتاری تا دەگاتە ڕاگەیاندنی جێگری حیزب بوو کاندیدی سەرۆک کۆماری محەڕەم ئینجا کە نزیک بووتەوە لە دامەزراندنی پارتێکی نوێ. چاودێران دەڵێن ئەگەر پارتەکەی ئینجا سەرەڕای ئەوەی لە هەردوو پارتی عەلی باباجان و ئاحمەد داود ئۆغڵۆ کە لە ئاکپارتی جیابوونەتەوە گەورەتر دەبێت ئەو کاری دەبێتە هۆی بەهێزتر بوونی پارتی دەسەڵاتدار نەک بە پێچەوانەوە. لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا محەڕەم ئینجا ڕێژەی لە سەداسی دەنگی دەنگدەرانی بەدەستێنا کە بەرزتر بوو لە ڕێژەی دەنگی پارتی گەلی کۆماری جەهەپە لە هەر هەڵبژاردنێکی ئەو وڵاتەدا. ئەو پارتی ئینجا ڕایدەگەیەنێت سێمین پارتە کە لە جەهەپە جیا دەبێتەوە کە مستەفا کەمال ئەتاتورک لە ساڵی 1923دا دایمەزراند. لە تەمووزی ساڵی 2020دا سیاسەتمەداری دیاری تورک یەڵماز ئوتورک پارتی نوێبوونەوەی دامەزراند. لە کانونی یەکەمی ڕابردووشدا سەرکردەی جیابەوە لە جەهەپە مستەفا ساریگوڵ پارتی بزوتنەوەی گۆڕانی دامەزراند. Binlerce Türkiye Değişim Hareketi'nin لە دوای دوو ڕۆژ لە دەست لە کارکێشانەوەی سێ پەرلەمانتاری جەهەپە کە کورسیەکانی ئەو پارتەی بۆ 135 دابەزان 350 ئەندامی پارتەکە لە ناوچەی یالوفات دەستیان لە کارکێشایەوە. بە پێڕاگەیاندراوی ئەو ئەندامانە جەهەپە جەماوەری نەتەوەی خۆی لەدەستداوە نەیتوانیوە خۆی دوور بخاتەوە لە تیرۆر و دوورکەوتووەتەوە لەو بنەمایانەی کە ئەتاتورک پارتەکەی لەسەر دامەزراندووە. لەبارەی دوورکەوتنەوەی سێ پەرلەمانتارەکەوە ئینجا ڕایگەیاند کە جەهەپە هیچ بنەمایەکی دیموکراسی تێدا نەماوە بۆیە بەم نزیکانە ئەویش دەست لە کار دەکێشێتەوە و پەیکەرێکی سیاسی دادەمەزرێنێت کە بتوانێت دەنگی 50 کۆیەک بەدەست بهێنێت. ئینجا ئاماژەی بەوە کرد کە پەیڕەوی ناوخۆی پارتە نوێەکەی تەواو کردووە و لە داهاتووی نزیکدا ناوی ئەندامانی پارتەکەی ڕادەگەیەنێت. جەختی لەوەش کردەوە کە پەیوەندی لەگەڵ پەرلەمانتارانی دەست لە کارکێشاوەدا هەیە و قسەش لەگەڵ چەندین کەسایەتیدا دەکات. سەرچاوەیەکی بە میدیاکانی ڕاگەیاندووە کە بەم نزیکانە سەرۆکی شارەوانەکانی ئەنتالیای گەورە و کڕ کلارایلی کە لە پشکی جاپان دەست لە کار دەکێشنەوە. هەرچەندە تا ئێستا کەمال کلیجدار ئۆخڵوی ڕێبەری جاپان لەو بارەوە لێدوانی نەداوە بەڵام چەند ڕۆژی لەمەوبەر ناڕاستەوخۆ ڕایگەیاند کە هەوڵێک هەیە بۆ لەمپەر دروستکردن لە بەردەمی پارتەکەی و دابەشکردنی بەڵام جیاوازی ئەو دوانە شتێکی نوێ نییە و لە دوای شکستی ئینجا لە هەڵبژاردننی 2018دا ئەو جیاوازیە پەرەیسەند. ڕۆژنامەی حوڕیەت ئاماژەی بەوە داوە بۆ پەشیمانکردنەوەی لە ویستەکەی بۆ دوورکەوتنەوە کەسایەتیە دیارەکانی جاپە لەگەڵ ئینجا کۆبوونەتەوە. ڕۆژنامەی سوزجوو دەڵێت ئینجا کە بۆ سەرۆکایەتی جاپە کێبڕکەی دەکرد ناڕازیە لە هاوکاری نێوان ئەو پارتە و پارتی دیموکراتی گەلان هەدەپە کە تۆمەتبارە بە یارمەتیدانی پەکەکە کە ئەنکەرە بە قەوارەیەکی تیرۆرستی ناو دەبات. ڕۆژنامەی تورکیا غەزەتە جەخت لەوە دەکاتەوە کە نەتەوە پەرسەکانی ناو جەهەپە بە کۆمەڵ لەو پارتە دوور دەکەونەوە بۆیە چاوەڕوان دەکرێت ژمارێکی تر لە پەرلەمانتەر و سەرۆکی شارەوانیش دوور بکەونەوە. ڕۆژنامەی نیزافی سیمایە غەزەتە دەڵێت ئینجا سیاسیەکی بەرزە فڕە و ماوەیەکی دوور و درێژە کە دەیویست ڕابەرایەتی جاپە بگرێتە دەست بەڵام جیابوونەوەی ناوبراو بە قازانجی ئاکپارتی و سەرۆک ڕەجەب تەیب ئەردۆغانە بە تایبەتی چیتر ئەو پارتە ناتوانێت بە شێوەیەکی کاریگەر ڕێبەرایەتی ئۆپۆزیسیۆنی وڵاتە بکات چونکە گوشاری دەخاتە سەر یا دەبێت دەستبەرداری بەشێکی گەورە لە جەماوەرەکەی ببێت یاخود کۆتایی بە هاوپەیمانەتی لەگەڵ هەدەپە بهێنێت. هەرکامیان ڕووبدات بە قازانجی ئاکپارتیە بە تایبەتی باسی هەڵبژاردننی پێشوەختەش بابەتێکی ئێستایی ناو تورکیایە.